اگر تا سلامتی خود پاراست شوفری خود جوان کرد دو بیا نمونک بو مجتمع کی زای خەڵکی دەدەین سەرپێچیان و تۆمار دەکەین بەڵام ئەوە لە مەسلحەتی وانە برای بەڕێز لە فسفۆری تەواو بووی ڕاستە خۆ دەچێ ناو شەقام نابی هەندێک بڕووی ئەوجا ئیشارەت پێکەی ئەوجا کابرا لە قەت دەداتە ئەو لای شارەت پێ ناکات تەماشای سیارەی ناکات ترافیک لە ئەڵقەی ئەم جارەدا باز لە خراپ بەکارهێنانی شەقام دەکات لەلایەن بەشێک لە شۆفێران کە لە ئەنجامی سەرپێچی لە کاتی سوڕانە و وەستان لە شوێنی قەدەغەکرا و ئەنجامی دەدەن. ئەو گرفتە کە بۆتە دیاردەیەکی زەقی هات و چۆوای کردووە جەنجاڵی و خنکان لە شەقامەکان دروست بێت. ئەمەش لە ئەنجامی خراپ بەکارهێنانی شەقامە کە زۆر جار ڕووداوی گەورەی هاتوچۆی لێ دروست دەبێت. مەرجنی هەموو جار ڕووداوەکان قەزا و قەدەر بن بەڵکو زۆر جار هەڵەیەکی بچووک لە ئەنجامدانی سەرپێچیە و ڕووداوە دروست دەکەن. ڕووداوەکانی هاتوچۆش لە شەقام و ڕێگاکان جەنگێکی نەبڕاوەیان دەست پێ کردووە. ئەو جەنگە شۆفێرەکان بڕیاریان لەسەرداوە. ئەو بڕیارە هەڵانە وای کردووە قوربانیانی هاتوچۆ لە قوربانیانی جەنگەکان زیاتر بێت. بەردەوامی ئەو جەنگە مەترسی و هەڕەشەی گەورەی بۆ سەر مرۆڤایەتی دروست کردووە. ترافیک لەو بەرنامەیە باز لە یەکێک لە هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ دەکات کە ڕووداوی گەورە و کارەسات دەخڵقێنێت. ترافیک لە سەرەتای هەڵقەی ئەم جارەدا چیرۆکی ڕووداوێکی هاتوچۆ دەگەڕێتەوە. ئەو چیرۆکەش لەلایەن ئەفسەرێکی هاتوچۆ هۆکار و زیانەکەی باز دەکرێت. ئەو ڕووداوە لە شەقامی کەرکووک هەولێر ڕوودەدات.
لە کاتی بەدەدا چوون بۆ چیرۆکەکەمان لە هەمان ڕێگا و شەقام ڕووداوێکی تربینرا کە لە نێوان ئۆتۆمبیلێکی تاکسی و ماتۆرسکیلێکدا ڕوویدا. شوفێرەکان چێنە؟ هێلکاریتان پێویستە هێلکاریتان لە بدەنێرینێ سەباب بێتە حادیسە و تەسلیمی مەرکەز شتێت. شوفێری تاکسی ئیجازەت هەیە؟ دەبی بێ ئیجازە؟ دەبی بێ ئیجازە ماتۆری لێ بخڕی؟ سارە نەی ماتۆری تاوە ئێستا تەخفیدبان دەکەین با بێن تەخفیدی بکەن و بیدەنە بنکەی پۆلیس. ئەو ڕووداوەش لە ئەنجامی هەڵی سوڕانەوە ڕوویدا. ئیدی تا چیترە هۆکارانە ڕوودا و دروست نەکەن و کەسی تر نەبێت بە قوربانی ترافیک مەیدانی دەچێتە شوێنی ڕووداوەکە و شیکردنەوە بۆ چۆنێتی پێکدادانەکە دەکات. بەڕێوەبەری پۆلیسی بنکەی ڕاستی بۆ ترافیک باس لە کێشە و گرفتەکانی دوای ڕووداوەکانی هاتوچۆ دەکات کە لە ئەنجامی پابەت نەبوون بە ڕێنمایی هاتوچۆ و هەڵەیەکی بچووک ڕوودەدەن. سەبارەت بێ ڕووداوی ئەم دووبارە هاتینە سەر کێشانە هێلکاریە بۆێ و دەستنیشانکردنەوەی کەسی ئەوێ سەرپێچی. ئەو سایق پیکەمێ هاتی دو سەرپێچی ئەنجامدان. ئێکشوا نەفەر دابەزاند بە خێڕاسی دو سایەتی و سێ سایەتی کەمە مخالفی یاسایەت بێت و ئێک سایەتی ڕاوسی نەفەرێکی دەستە ڕاست بینێ خوارێ. دووەم مخالفایەک و مەقەس لێدا یعنی سوڕانەوە ئەنجامدا بێ ئەوەی ئاگادار بیت بێ ئەوە ئیشارەتی خۆ هەلکات ئیشارەتی رەخێچە بێ بێکات داببیتە هۆی هەندێک و سایقی پشت بیتێت و پێشینە هاتوو چێ بوویە پێشینە هاتوو چێ بووی شخصیە ئەو کەسێ جا دەداتێت جافی شخصی ئەو کەسێ زبڕیتەوە یعنی ویسێ مخالفە ئەنجامدان ئێک ئەو جێڕا و سای و نەفەر ئینە خەرقەدەغە بۆ دو سایت و سێ سایت دو مەقەس ئەنجامدا سێ پێشینە هاتوو چێ بووێ سارێ نەدا ئەو سارە پشوێ بۆیە ئۆتۆمبیلێ نەدا ئەوەنتێرا پێشێ ئەوە جێ حادیسەیە کە ئەو حادیسە بووە هۆی زامداربوون و برینداربوونا کەسا و زەرەرە گیانی و شکانە عمودی نیڤەکە جادێ ئەوە زەرەرەکەی مادیە هەم بۆ دەوڵەت و هەم زەرەری گیانیش بۆ خەلکێ مە هیویدارین گشت شوفێر پابەندی یاسا بن یاسا ڕێنمایی بکەن دوور بنش هەمێ بەڵایەکە دوور بنش هەمێ سەرپێچیەکە ئەگەر تە سەلامەتیا خۆ پاراستە شوفێریا خۆ جوان کرد دەبیە نمونەك بۆ مجتەمەعێکی هەر کەسێکی چافتەیش کرد یعنی ملەتێک دێ قازانج بیت و زەرەری گیانی مادین ئیشەڵا چێ نابێت. یەکێک لەو گرفتانی هاتوچۆ کە ئێستا شەقام و شۆفێران بەدەستیەوە دەناڵێنن سوڕانەوە یان پێچکردنەوەی هەڵەیە کە بەشێک لە شۆفێرەکان ئەنجامی دەدەن. ئەو سەرپێچیە لەلایەن یاسای هاتوچۆ بە دەستدرێژی بۆ سەر شەقام دادەنرێت. هاوکات دەبێتە هۆی جەنجاڵی و ڕووداوی هاتوچۆ و خنکانی ڕێگاکان. بەو هۆیەش شۆفێرەکانی تر ماندوو نیگەران دەبن لە ڕەفتاری ئەو شۆفێرانەی کە ئەو سەرپێچیانە دەکەن. سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ بەڕاستی ئامارەکان زۆر مەترسیدارن. لەو دوایەیانە ڕووداوی هاتوچۆ بە زۆر ڕوو لە زیادبووندایە بە زۆری ئەو حەوادسانەش طبعاً کاتی ڕوودەدات هەموو سەرداری بکەکانی پۆلیس دەکەن و کێشەکان لێرە چارەسەر دەکرێت و ڕوانەی دادگا دەکرێتن. ئامارەکان ئیشارەت بۆ دەدەن هۆکار ڕووداوەکان هەمووی تیژ لێ خوڕینە بە دەرەجەیەک دواتریش جێپێنەدانە بە ڕێنمایەکانی هاتوچۆ ئێحمال و تەقسیرە لەلایەن شۆفێرەکان. بەڕاستی ئەو حوادیسانە کاتێک کە ڕوودەدا خەڵکەکە نازانی چ ئاکامە چوو چ ئەنجامەش لێ دەکەوێتەوە. زۆر جار بنهۆی ئەو حوادیسانە خەڵک زیانی مادی پێگەیە زیانی ڕۆحی و گیانی پێگەیان زیانی جەستەیی بەشێک لە جەستەکەی ڕوویدایە بەشەکی سەرەکی لە جەستەکەی ڕوودا دەستە چاوە قاچایان ئەوە تا هەر شخصەکە خۆی گیان لە دەست دەداتن.
زاوەرە ئەو کێشانە حادیسە ئەو حوادسانە چارەسەر بکات کاتێک ئیحالەی محکەمەی دەبیتن ئەو شخصە نازانی نەتیجە چاوەڕێی ئەو تاوانەی خۆی دەکاتن زۆر جار دەگاتە حەدی گرتن و گرتنەکانیش درێژخایان دەبیتن ئەگەر حوادسەکە مردنی تێدابی بە تایبەتی. سەبارەت بەو حادیسانەش کە نەتیجەکانی بەڕاستی قورسە کاتێک کە ئەو شخصانە یعنی کاتوشی ڕوود لە ئەنجامی ئەو ڕووداوە بەشێکی گیانی جەستەی خۆی لەدەستدایان مردنی تێدا بووە نەتیجەکانی ئەنجامەکەی زۆر قورس دەبیتن لە محکەمەکان محکەمە سزای قورسیان بەسەردا دەستپێنی بەپێی ئەو حادسەی کردی ئەو کرایە یعنی بەپێی تاوانەکە حەسەب جەسامەتی جەریمەکەی عقوبەکە دادەمەزرێت زۆر جار گرتنی درێژخایانی تێدایە لە ئەنجامی ئەو گرتنە درێژخانەنە مەشاکلی کۆمەڵایەتیشی دێتە ناوێت کابرایەک 2 ساڵ 3 ساڵ بگیرێتن یان بەڕاستی شیرازەی خێزانی وەی لێ هاتە شیرازەی خێزانیان تێک بچیت یان زۆر جار سەبەبی مادیەکە لایەنە مادیەکەی تەماشای ڕۆ مادیەکەی بکەی زەرەرێکی زۆر دەکاتن سیارەی خۆی چا دەکاتەوە سیارەی شخصەکەی بەرامبەری چا دەکاتەوە یان زۆر جار حادس ڕوویدایە لە بینی 3-4 سیارانە کابرا تووشی شۆک دەبیتن لە بۆ یەک لەحزە سورعەتیان لە بۆ یەک لەحزە گەیشتن بە شوێنی خۆی نازانی چ دەکا و چ ڕوو دەدا و دوایە کە کەدا دەنشی سار دەبتەوە ئەوجا مشکلەکان لێرە دەست پێ دەکا و لێرە نەهامەتی خەڵک دەست پێ دەکاتن هیوادارم هەموو لایەک لەسەر بن پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن دوورکەونەوە لە تیش خوڕین و لە ڕوودانی هاتوچۆ. گۆڕینی ئاڕاستەی ڕۆشتن و پێچکردنەوە دەبێت بە شێوەیەکی یاسایی بێت لە سەیرکردنی ئاوێنەکان و داگیرساندنی هێمەکانی ئاماژەدان بۆ سوڕانەوە و پێدانی مافی ڕۆیشتن بە پێشینەی هاتوچۆ. خەڵکەکە کە زۆر سەرپێچی دەکا سەرپێکی زۆرش دەکرێ قەرەبارغی مشکلەمە زۆر پێیا دەبی کابرا لە خەت دەداتە ئەولای شارەت پێ ناکات تەمەشای سیارەی ناکا سەبەب سیاقەکە ئیهمالە لە ئیهمالی خۆی لە ئیهمالی سیاقیە زۆری لە ئیهمالیا پێچەوانە دەکا جادەی قەتە دەکا مقەس دەکا ئێستەوە بە چای خۆتان دەبینن ئەو یاسا ئەو شفێرە لێرە هاتەوێ سیارەی دوایش عینەن سیارە هەموو چاو لێ دەکا. سەبر و ئارامی و پابەند نەبوون بە یاساکانی هاتوچۆ ئەمانە هەمویان بەیەکەوە وەک زنجیرێک دەبنە هۆکاریە و گرفتەی کە ڕۆژانە سەدان کەس گیرۆدەی دەبێت زۆر جاریش گلەی لە پۆلیسی هاتوچۆ دەکرێت کە بۆچی سزای ئەو کەسانە نادەن کە بە بەرچاوی پۆلیس ئەو سەرپێچیە ئەنجام دەدەن بۆیە ترافیک بە شێوەیەکی مەیدانی بەدۆداچوون بۆ گرفتە دەکات و ئەوە نیشان دەدات کە ئەو سەرپێچیانە تۆمار دەکرێت. ئەوانە دەبی ڕاستێ کاکە ئەوانە مخالفە بەلاری مخالفە کاکە ئێستا ئەو سیارە دووسایی ڕاوەستایە ئەوە جادەکەی تەسک دەکاتەوە سەرپێچی دۆ تۆمار دەکەین ئێستا مەمنوع ئەبراهیم ئەوە یەک سای کێشە نییە ئەوها ڕاستیکەنەوە کاکە ڕاستکەوە ئەو سیارەیە دۆست ئێستا سەرپێچەکە لۆ تۆمارەکە وەستان بەلاریە سەرپێچەکەم لە تۆمار کردێ کاکە غەرامەم لۆ کردیە ئەو بەلاریانە لۆ غەرامە دەکرێت ئەوە بەلاری وەشی دەردەچی سایی دێچکەش دەگری دوو ساید کە دەگری ئەو زە دەردەچێت وەکو یەک سایدەی نییە ئەوە یەک ساید ڕاوەستایە یەکسەر ڕاستەخۆ دەردەچی بەڵام ئەوانە بەلارینە دو ساید دەچکەشمان لێ دەگری خەڵەباڵغش دروست دەکا لەوانەیە تووشی حادسەش بینی لە پشتەوە لۆیە غەرامە ئەوە لۆی مخالفنەوەوانە خەڵک قسەی دەکا دەرێ ئەمە سەرپێچی دەکەن یان لە پێشمە سەرپێچی دەکەن سەرپێچی دەکا سزا نادێن نەخێوانیە ئەمە ڕۆژانە بە جیهازی ئەلکترۆنی بە دەفتەری وەسڵ
ئەمە سەرپێچیان لۆ دەکەین سزایان دەدەین تۆمار دەکەین. ئەیدی مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ لە شەقامی 6 مەتری بڵاو دەبنەوە بۆ ڕێخستنی شۆفێران و ئاساییکردنەوەی شەقام. ترافیک لە شاری هەولێر ئەو شوێنەش بە نمونە وەردەگرێت بۆ تۆمارکردنی ئەو سەرپێچیانە. ئێستا ئەو سیارەیە ئیتۆ کاکەوە بڕۆ کاکە بڕۆ ئەو سیارەیە جادەکەی تەسکردەوە لێمان ئەوە دووسای درایگرتە مخالفە ئیتۆ کاکە لۆ ڕادەگری برای من تەماشای سای دەکەیکە تەماش شقامەکەیکە وانە برا ئەخۆنکە قەڵەباڵغی دروست دەبی ئێرە شقامەکە تەسکردەوە فەرموو. ئیزاعات مامە تۆمارکردنی ڕاستە و خۆ تۆمارکردنی سەرپێچیە بە غەرامەیان لۆ دەکەین هەندە جار حجزیان ئەگەر سیارەکە زۆر سەرپێچێکی زەقی کرد حجزی دەکەین لەبینە دایرەی. فەرموو برا شوێنەکەت مخالفە دای برای بەڕێزم بیکە یەک ساید مەجالتەیە تەبقی ڕەسیفیکە تەبقی ڕەسیفیکە بیکە یەک سایدکە. ئێمە ڕۆژانە کاریمە تۆمارکردنی سەرپێچی ئەو شوفێرانێک کە سەرپێچی دەکەن ئەوانەی بەلایی ڕادەگرن ئەوانەیە کە بە دووساید ڕادەگرن ئەوانەی کە پێست دەکەن قەڵباڵغیش زۆر دروست دەکەن. بۆ بەرنامەی ترافیک ئێستا ئەمە پۆلیسەکانمان سەحب کردەوە بەش بە خۆتان سیرکەن تەماشاکەم ئەو سیارانە کو پێز دەکەنەوە مەقەس دەکەنەوە چی زەحامەیەکی دروست دەکەن هەندێکجا لە کاتی ئەم ڕووداوانە ڕوودای هاتووشمان لۆ دروست دەکەن ئێستا ئەو مێگاڕەشە ئەو تەکسیە سێکەم چی زەحامەیەکیان دروست کردە لە پشتە خۆیان یەکسە مەقەسیان کرد وەنی هەندێک بێنە پێش ئیشارەتی پێکەم بێنە بسوڕێنەوە. ئەو سیارە سپێ بۆ ئەو ئۆپڵە نیلیە ئەو مێگایەکەوە بەرە ڕووینگۆلێ. ڕاستە خۆ هاتیە ناو شەقام ڕاستە خۆ پێچت کردو نازنێ کاکە ئەوی زەحامیەکی زۆرمان لۆ دروست دەبی ڕوودای هاتوومان لۆ دروست دەبی کاکە توش بە هەمان شێوە لە فسفۆری تەوا بووی ڕاستە خۆ هاتێ ناو شەقام لۆ نازانی ئەوە مخالفە سەرپێچی پەیوەندیت بە کەس دانەبی ئەتوو تەکسی تێ وەنیە تەکسی دەبی هەموو کەسێکی زیاتر بزانی وەنی ئەورە نازانی ئەوە سەرپێچیە بەس تەماشا پشتە خۆتان کەوەچی زەحامێکتان لۆمە دروست کردیا ئەخ ئەوی زەحامێش ڕوودامان لۆ دروست دەکا ئیزراعات ئێستا مخالفەتە غەرامەتان دەکەینەوە. چەندین هەنگاو نەراوە بۆ ڕێخستنی شەقام و دروست نەبوونی قەرەباڵغی لە ڕێگەی داخستنی شەقام و بەشێک لە شوێنەکانی سوڕانەوە و داخستنی ترافیک لایتەکان و چەقاندن و چەسپاندنی پلاستیک و هێمای ئاسنین و فسفۆر بۆ ئەوەی ڕۆیشتن لە شەقام ڕێک بکەن و کار ئاسانی بۆ هاتوچۆ بکەن. ڕاستە خۆ پێچت کرد هاتە ناو شەقام شارە قەینا بەس ئەتو دەبی تۆزێ بڕۆی مەسافەی خۆت بڕێ بێ ناو شەقام ئەوجە ئیشارەت پێکرد بوو سوڕێەوە سەمە غەرامەکە دەکەین وی جارشکە دۆزە نابێت باشە ینی سەرپێچەکە ئەنجام نەدەیەوە. سزای خەڵکی دەدەین سەرپێچیان لە تۆمار دەکەین بەڵام ئەوە لە مەسلحەتی وانە لۆ چاکەی وانە لەبەر بۆ ئەوەی لە شەقامەکان بە شێوەی ڕێکپێک بڕۆن تووشی هاتووە نەبوون زۆر خەڵک هەیە بریندار بووە لە زۆر خەڵک ڕوودای هاتووە گیانی لە دەستدایە باش خوشکە باشی دزای سەرپێچەکە چیە نازانی ئەلێرە هاتێ دەرێک هاتێ لێرە نابی ئەتو فسفۆری تەواوی بێ ناو شەقام دەبی تۆزێ بڕۆی مەجای خۆت وەگری ئەزە ئیشارەت پێکەی بسوڕێەوە وەنیە ئەتۆ فسفۆر تەواو کردیە ڕاستە خۆ هاتێ ناو شەقام و ئەوی زەحامەیە دروست دەکەین. ئێستا مە غەرامەکە لۆ دەکەین جارێکی لۆ تو باشە لۆ سەلامەتی خۆتە فەرموو.
ئەو سیارانش بە هەما شوێ بەلای ڕاوەستانە وەستانەکان مەمنوع قەدەغەیە سەرپێچیان لۆ تۆمار دەکەین. فەرموو ئەو غامەکەشی دۆ هات ئەوی جارشکە ئەوەی نەوەی فەرموو حرەکەی بکە. سێرەکە ناڕۆ لامە کاکە سارە نێلین ڕاوەشۆسی وەرە کاکەوە ڕاست برای بەڕێز لە فسفۆری تەوا بووی ڕاستە خۆ دەچێ ناو شەقام نابی هەندێک بڕووی ئەوجا ئیشارەت پێکەی ئەوجا وەرە ئەوها بڕۆ ڕاست بڕۆ کاکە چێوە دەچی چێوە دەچی برای من ڕاست بڕۆندێک ڕاست بڕۆ. ئەدێمە لۆ چێنی لێرە نەبرای بەڕێزم ئەتو لە فسفۆڕ یەکسەر ڕاستە خۆ دەچێ ناو شەقام نابی هەندێک بڕۆی ئەوجت پێ ئیشارەت پێکەی بڕۆی فەرموو ڕاست بڕۆ ئەوجە پێچکە دەی کاک ئیشارەتش پێکە. کێشەی ئێرە ئەوەیە لە سایت دەردەچی لە شەقام ڕاستە خۆ دێتە ناو شەقام ڕاستە خۆ دێتە شەقامەوە نییە هەندێک سایدەکە چۆ لە ڕاست هەندێک بڕوە دوایە ئیشارەت پێکە و پێچ کاتێ. ڕەنگە زۆربەی قەرباڵغەکان لە ترافیکەکان یاخون لە شەقامەکانی ئێستا کە ڕۆدەن لە سوڕانەوە بێت چ لە ڕێگای ڕاست بێ ئەگەڕێت یەکەم بۆ هۆی ئەوەی کە ئۆتۆمبیلەکان زۆرن ئەمە شواکانی هەر ماڵە و چەند ئۆتۆمبیلێکی هەیە ئەمە شواکە هەر ینی زۆربیان تەمەنیان لە خوار 18 ساڵە ڕەنگە مۆڵەتی شۆفێریان نەبێ ڕەنگە لە ڕێنمایەکانی هاتوشۆ تێنەگەیشت بێتن ئەمەش ئەبێتە هۆی جەنجاڵی لە ترافیکەکان ڕەنگە زۆر جار بێتە هۆی کێشی کۆمەڵایەتی و تێکچوون لە نێوان دوو لایەنە. شۆفێران زیاتر ڕێنمایی یاساکان ناکەن و مخالفاتەکەن و زۆر پێچاوپێچەکەن و لەبەرەوەشە کێشەکە من بۆیە گەڕنەوە کە هەمویان لە هەمان کاتا دەرێن هەمویان نانۆ لە هەمان ئەو کاتیان بگەن بۆ شوێنەکەیانەوێ. ئەکسەرێتی کێشەکە گەڕێتەوە بۆ دوو هۆکار بە دەرەجەیەک سایقە دووەم مرورە لە کاتی پێدانی مۆڵەتی شۆفێری چکە کاتێک مۆڵەتی شۆفێریە دەن بە کەسەکان بە شێوازێکی زۆر ئاسان و کاراسانی کردن بۆیە شۆفەرەکان ناتوان بە شێوازێکی باش و تۆکمە ویتێر بکەن کاتێک ویتێر نەگاڵی تڕێلەی پێەیە لەم سەری جادەگا ڕوا بۆ ئەو سەری جادەگا سوڕێتەیە کوڕی باش لەم لا بسوڕەوە وابزانە ئێڵێکە کردووە تۆ بە پێش شاڕی خۆ بەگا ناڕۆی. لە کۆتایی بەرنامەی ترافیکەوە دەخینە ڕووکە ئامانجلە و بە دەداچوونانە هۆشیارکردنەوە و بنیادنانی کۆمەڵگەیەکی سەلامەتە لە ڕووی هاتوچۆ. زۆر جار پابەت نەبوون بە یاساکانی هاتوچۆ ماڵوێرانی بە دوای خۆیدا دەهێنێت جگە لە زیانی دارایی سەدان هزار دۆلاریش بۆ نهێشتنی ئەو گرفت و کەمکردنەوەی زیانە گیانەکان خەرج دەکرێت. خراپ بەکارێنانی ئامرازەکانی هاتوچۆ و پابەت نەبوون بە یاساکان تووشی ڕووداوی هاتوچۆ و لێپرسینەوەی یاساییتان دەکات و پابەتبوونی هاوڵاتیانیش بە یاساکانی هاتوچۆ وا دەکات زیانە گیانی و مادیەکان کەمتر ببن.